ئۆزان بەفریشتان باران مەڵە بەڵێ لێرە بەفریش بارەوە. ئامادەکاریەکان بۆ پێشوازی ساڵی نوێ دەستی پێکردووە لەم شەوە لە زۆرێک لە چێشتخانە و ڕێستۆرانت و کافیەکانی شاری سلێمانی درەختی کریسمس دانراوە و بۆ پێشوازی ساڵی نوێ. لێرە خاتۆ و ڕێوان ڕزگاری لێیە لە ئەم چێشتخانەی سڵاو لێبێ چۆن بۆم شەو دەستان کرد بەم مەراسیمە و چیتان هەیە لێرە؟ سەرەتا بەخێربێن ئێمە وەکو چێچیان چالاکەکانی سەری ساڵ دەستی پێکردووە هەتا ئەوەی کە خەڵک گێنە دەرەوە تەنها ئەوە نەبێنانێک بخۆن بەڵکو چێژ لە کەشی سەری ساڵ وەرئەگرن و ئەمڕۆ دەستی پێکردووە چالاکەکانمان بەردەوام ئەبێت هەتا یەکی یەک ڕۆژانە دیاری جیاواز هەیە بۆ مناڵە چاوگەشەکان. ئەمە تا سەری ساڵ بەردەوامی ئەبێ بۆ نمونە شتانە چێکە بۆ مناڵەکانی یەکەن. لێرە دیاری جۆرا جۆر هەیە بۆ مناڵەکان و فرقەی میوزیکمان هەیە کە یەن لێرە و کەشێکی جیاوازی سەری ساڵ و ئەو دیزاینە جوانەی کە لێرە کراوە داری کریسمس و وا هەستەکەی تاو لە کریسمسای لە کەشێکی تاو و جیاوازای. ئۆزان بەفریشتان باران مەڵە بەڵێ لێرە بەفریش بارەوە. ئەی دیاری بۆ گەورەکانیان نییە؟ گەورەکان بابێن لێرە چێژ لە تامە جیاوازەکانی بەرگر ببینن. سپاس بۆ تۆ بەڵەوەی بینن کە ئەمە ئامادەکاریەکانە بۆ پێشوازی ساڵی نوێ ئەگەر هاوکار بکەن جۆزێتەوە درختی کریسمس دانراوە لە دەرەوە لە ژوورەوە و دیاری بۆ مناڵان دانراوە و ئەمە کەشێک بۆ هاوڵاتیان دروست دەکە کە بۆی کە لە کۆتا مانجی ساڵی نوێیە لێرە هاوڵاتیان لێرەن تاوەکو چێژ لە کۆتا مانجی ساڵی نوێ ببینن و ئەمە یەکەم شوێن بوو کە ئەم ڕازانەوەی کردو لە چەندە شوێن دیکەش لە شاری سلێمانی دەکرێت و لە شارەکانی دیکەش دەکرێت ئەمە وەکو پێشوازیەکە بۆ هاتنی ساڵی نوێ.